ئەم ناوە ئیتر بۆ کەس نامۆ نابێت چونکە پاش 3 ساڵی کارکردن شەقامی 100 مەتری سلێمانی دەگاتە ئەم ئاستا. منداڵانی گونشینی ئەم سنوورەش دەبنە شایەتی تەوابوونی شەقامی 100 مەتری سلێمانی کە ماوەیەکی زۆر خەڵکی سلێمانی چاوەڕوانی دەستپێکردنیەتی. زیاتر لە 100 ئامێر لە شۆفەڵ، حەفارە، گرێدەر و گەڵابە و چەندان جۆری تر خراونەتە کار بۆ یەکەم هەنگاوی کارەکانی شەقامی 100 مەتری سلێمانی لە نزیک شارۆچکەی تاسلوجا کە خاڵی یەکەمی شەقامەکەیە و لە ڕۆژی 12ی حوتەوە دەستیان بەکار کردووە. ڕۆژی پێنجەمی کارکردنمانە بڕی 4 کیلۆمەتر لە نقطەی 00 قەشت و ئیشی پاکردنەوە و بڕینی سەرەتایی بۆ کراوە. لەم کارەدا هەروەها سەرڕای ئەوژانی با بڵین کاری لابردنی سیاج و تەلبەند و ئەو زیادە ڕەوی و ئەو تەجاوزانی کە هاتوونەتە سەر ڕێڕەوی شەقامەکە هەمووی لابراوە. پێکهاتەی شەقامی 100 مەتری 3 ئینتەرچێنجی گەورە لە شوێنەکانی تاسلوجا، تانجەرۆ، گوندی دمرکان، 237 قەنتەرەی باراناو، 5 پردی پەڕینەوەی گونشینان و ئامێری کوشت و کاڵی، 3 پردی هاتوچۆ لە کەنەکەوە و ئاوبارە و تانجەرۆ. طبعا ئەم شەقامە بە حکمی ئەوەی کە پانتاییەکەی زۆرە و شێوازی پێشکردنەوە و هاتوچۆکردن تیا بە شێوازی ئینتەرچێنج و ئەو شتانە جێبەجێ دەکرێت و پێچکردنەوەی بە شکلی و تێرن تیان وەکو ئەمانەی کە لە سلێمانی جێبەجێ دەکرێت. ئاسانکاریی زۆر بۆ هاوڵاتیانەکات. لەسەر ئەم شەقامەوانێ بەهۆی ئەو ئینتەرچێنج و پردانی کە تایەتی گۆڕینی ئاراستە زۆر ئاسانە بۆ ناو گەڕەکەکان و بۆ ناو شوێنەکانی کەی شاری سلێمانی. بە حکمی ئەم قۆناغیان لە سەرەتای تاسلوجە دەست پێ دەکات هەتا وەکو سەر ڕێگای عربەت قەرەباڵغی ساری بار هەڵگر و کۆمەڵێک ئاسانی زۆر ئەکات بۆ گواستنەوە و نەهاتنە ناوی ناو شاری سلێمانی. شەقامی 100 مەتری سلێمانی لە 11 حوتی 2020دا بەردی بناغیدانرا. درێژەکەی 32 کیلۆمەترە. پانی شەقامەکە 100 مەتری قیر و 100 مەتری محەڕەماتی شەقامە. 3 ساڵی کارکردن ماوەی تەوابوونی پرۆژەکەیە. پرۆژەکە بە کاملی 32 کیلۆمەترە. ئەم قۆناغەیە کە ئێمە لەگەڵ وەزارەتی شارەوانی و حکوومەتی هەرێمی کوردستانە گرێبەستمان لەسەری هەیە. درێژی پرۆژەکە وەکو عەرزم کردی 32 کیلۆمەتر لە تاسلوجە دەست پێ ئەکات هەتا وەکو گوندی دەمرکان کە دەکەوێتە پشتی بازگەی سلێمانی عربەت. گوژمەی پرۆژەکە بە کاملی 322 میلیۆن و 600 هزار دۆلارە. ئەم گوژمەیە وەکو گروپی کۆمپانیەکانی قەیوان بڕێکی لەلایەن ئێمەوە دابین دەکرێت بە مەبەستی ئەوەی کە دەستبێک پێ بە پرۆژەکە و بتوانین پرۆژەکەی پێجێبەجێ بکەین. لەم قۆناغەدا کە حکوومەتی هەرێمی کوردستان بە قەیرانێکی دارایی قورسدا تێپەڕ دەبێت، هەنگاوی دروستکردنی شەقامی 100 مەتری مژدەبەخشە بۆ خەڵکی سلێمانی. بە دوای ئەم هەنگاوەش کە قۆناغ یەکەمی شەقامەکەیە، خەڵک چاوەڕوانی قۆناغەکانی تری شەقامەکەیە تا لە بەشی باکووری ڕۆژهەڵاتی سلێمانیش شەقامی 100 مەتری بەخۆیەوە ببینێ. عومەر کەریم، گەلی کوردستان، سلێمانی.